پاشان ئەم قەسەی کە ئێستا ئەیبینینەوە دیسان لەسەر غەزەیە لە مزگەوتەکانە درێ ئیسرائیل بە عەلەنەی ناطق ڕسمی جێیشیان ئەڵێ ئێمە هەر ماڵێک گومانی لێ بکەین کە چەکداری لێ یا قیاداتی حەماس قەسفیەکەین. باش ئێمە لەو هەموو بینابەرزانەی غەزەیە کە ئەیبینین و تەسەووریەکەین. باشە چۆن نەتوانین تەصدیقی ئەمە بکەین بڵێن جێیشی ئیسرائیلی زانیوێتی ئیسماعیل هەنیە لە فڵان شوقەیە لە عیمارەیەکە کە 11 قات بەرزە لانی کەم 40 شوقەیتیا یا 50 شوقەیتیا یەکی 3 ژووری تیا بێ 150 ژووری تیا. چۆن ئەمە بە عەقڵی کەسێکە ئەچێ بڵێن باشە جائیزە تۆ ئەم ماڵانە قەسفکەی ئەم بینایە بڕوخێنی لەبەرەوەی یەکێکی لێ دوای بەچی زانیت ئەو یەکە لەوێ. بەڵام کەس نییە محاسبەی ئەم کەسانە بکات، کەس نییە محاسبەی ئەم دڕندانە بکات. لەبەر چی؟ لەبەرەوەی تەرەفی مەظلوم و کوژرا و مسلمانە.